ئەگەر ئینسانێک لەگەڵ دایک و باوکیان خراپ بێت قسەی ناشرینان پێ بکات فەزلی ژنەکەی بداتە بان دایک و باوکە فەزلی مناڵەکانی بداتە بان دایک و باوکە سیلەی ڕەحمیان لێ قەتع بکە ئەوەیە خوای گەورە میهرەبان کردەوەت لێ قبول ناکات کردەوەت لێ قبول ناکات وەکو لەم فەرمودەیەدا ئەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ثلاثة لا يقبل الله منهم صرفا ولا عدلا سێ کۆمەڵە کەس هەن سێ کەس هەن خوای گەورە و میهرەبان نە فەرز و نە سونەتیان لێ قبول ناکات یەکێک لەوانە عاق ومنان ومكذب بقدر ئەو کەسەی کە ئەزیەتی دایک و باوکی ئەدات خدا کردەوەی لێ قبول ناکات دایک و باوکێکی صالح دایک و باوکێکی چاک ڕوو لەخوا تۆ بە قسەیان نەکەیت و هەڵبشاخەی بەسەریانە خدا کردەوەت لێ قبول ناکە و ئەو کەسەی کە منەتەکاتە بام خەڵکە ئەکاکە فڵانە ڕۆژ ئەوەم نەدا پێت کاکە تۆ نان نەبوو بخۆی من ئەوەم نەدا پێت من ئەوەم بۆت نەکرد منەت بکەیتە بانیا و ئەو کەسەش کە وا قەزا و قەدەری خوا ئەکاتە درۆوە ئەو کەسانە خوا کردەوەیان لێ قبول ناکات